بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان و حکومەت و پەرلەمانتارانی بەڕێز و لیژنە تایبەتمەندەکان ڕایگشتی و جەماوەری خەڵکی کوردستان ئێمە وەک فەرمانبەرانی گرێبەست لە زۆربەی دام و دەستگاکانی حکومەتی هەرێم بە شاهیدی ئەو دەستگایانەی کاری لێ دەکەین ئەرکێکی قورس و موچەیەکی زۆر کەم جێبەجێ دەکەین. ماوەی چەندین ساڵی شەسەر ڕای ئەوەی پەرلەمانی کوردستان بە یاسا هەمیشەیی بوونمانی دوای 3 ساڵ خزمەت بڕیاری لێداوە. حکوومەتی هەرێمیش چەندین جار بەڵێنی بە هەمیشەیی بوونی فەرمانبەرانی گرێبەستی داوە. بەڕێزان زۆرینەی فەرمانبەرانی گرێبەست نەک تەنها ماوەی یاسایی خۆمان تەواو کردووە بەڵکو ساڵانی خزمەتمان لە نێوان 4 بۆ 15 ساڵدایە و تا ئێستا نەکراوین تا هەمیشەی. هاوکات لە سیستەمی پاشەکەوتی موچە ئێمە زەرمەندی یەکەمین و بەنیوە موچە کە زۆرینەمان تەنها 200,000 دینار لە مانگێکدا هەیە و دەوامی تەواوەتی خۆمان کردووە. لە ئەرێکدا نەبڕین و لاتان ئاشکرایە لە ئێستاشدا لە ساڵ 21 موچەکانمان دەبڕن بەبێ هیچ ئیمتیازات و حسابی فەرمانبەرێکمان بۆ دەکرێت کە موچەکەی لە ملیۆنێک دینار زیاترە. ئێمە زۆرینەمان موچەی تەواوەتیمان لە نێوان 350,000 دینار بۆ 400,000 دیناردایە. لە ڕوانگەی ئەو ستەمە زۆرەی لە فەرمانبەرانی گرێبەست کراوە. داواکاریەکانمان لە چەند خاڵێکدا ئاراستەی بەڕێستان دەکەین. داواکارین لە ماوەیەکی کووردا جێبەجێ بکرێت و چونکە دوای داوای ڕەوان و دوورن لە هەر بابەتێکی سیاسی. یەکەم داواکارین لە پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2021دا هەرێمی کوردستان بەر لە ڕەوانەکردنی بۆ پەرلەمان بە هەمیشەیبوونی فەرمانبەرانی گرێبەست لە بڕگەیەکدا جێبەجێ بکرێت. دووەم داواکارین لە سەرجەم فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان بێ جیاوازی و بێ ئینتیمای حیزبی پشتیوانی داواکانمان بن و لە کاتی تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە لە پەرلەمان لەو ڕوانگەیەوە لە کاتی بە هەمیشەیبوونمان نابوو موچەی زۆرینەمان کەم دەکات. بە هەمیشەیبوونی سەرجەم فەرمانبەرانی گرێبەست بڕی 2 ملیار دینار خەرجی موچە بۆ حکومەت دەگەڕێتەوە. سێەم تا دەکرێن بە هەمیشەی هیچ جۆرە لێبڕینێکی موچە نەمانگرێتەوە بەو پێی ئێمە لە هەموو ئیمتیازات و دەرماڵەیە کە بۆ کارمەندانی هەمیشەی خەرج دەکرێت ئێمە لێ بێبەشین و موچەکانیشمان زۆر کەمە. من بۆ مدەی 5 ساڵە بێگرێبەستم سەر بە وەزارەتی دارایین، بەڵام ئەو ساڵانەی کە من خزمەتم هەیە لە دایرە هاوپیشەکانی ترم هاوڕێکانی ترم کە گرێبەستن ساڵی خزمەتیان زیاتر لە 15 ساڵ هەیە گرێبەستە و ساڵانە گرێبەستەکان بۆ نوێکرێتەوە کەمە دەلالت لەوە کە هەرێکێکمان وەکو فەرمانبەری گرێبەست لە مدام و دەستگاکانی حکوومەتە زۆر بەباشی و چالاکانە وەکو فەرمانبەری هەمیشەی کارەکانمان ڕاپەڕێنین. ئەمەی کە لێرە کۆی کردوینە تەوانێت تەنها داوایەکی یاسایی خۆمانە لە دوای تەواوبوونی مدەی گرێبەستیمان کە لە بڕگەیەکی فۆرمی گرێبەستیا پڕکراوەتەوانێ لە دوای تەواوبوونی 3 ساڵەکە ئێمە ئەکرین بە هەمیشەیی ئێمە ئەومان تێپەڕاندووە داوای یاسایەکی خۆمانەکەین کە بکرین بە هەمیشەیی.